لەناو نوێژابووی کەڕاهەتی هەیە دوو جۆر التیفاتمانەیە ئاوردانەوە باسی ئاوردانەوەکە ئاوردانەوەیەکمانەیە کولیە ئاوردانەوەیەکمانەیە جزئیە ئەوەی کولی بوو واتە تۆ لەناو نوێژە دەبێت ڕوود لە قیبلە بێ هەموو لاشە و بەدەنت ڕوود وەرجێرا بەلای ڕاستە یان بەلای چەپایە یان پشتت کرد لە قیبلە ئەو جوڵەیە ئەوە نوێژ بەتاڵەکاتەوە بەڵام التیفاتێک ئاوردانەوەیەک کە جزئی بوو یان بە چاو یان بەسەر ئەمەیان لە ئەجری نوێژەکە کەمەکاتەوە بەڵام نوێژ بەتاڵ ناکاتەوە کەسێک لە ناو نوێژایە چاوگەڕەدا ئاها ئەمە نەهی لێ کردو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی والتفاته كالتفات الثعلب هەیە چاوگەڕەدا وەکو ڕێوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی وا مەکەن بەڵکو لە ناو نوێژایە شوێن سێری شوێن سوژدەی خۆت کە چاوگەڕمەدە یان سەربامەدە لە ناو نوێژایە ڕێک سێر و تەماشای ئەو شوێناکەم کە سوژدەی بۆ بم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم أو فيرماني كرو لأن النبي صلى الله عليه وسلم سئل عن الالتفات في الصلاة فقال كاتب برسالة لك كسك لنا ونيوجا أورداته سري جولاني شاوي جولاني شاوي بادا فرمي هو اختلاس واتا أود زينك يختلسه الشيطان من صلاة العبد أود زينك شيطان لنيجي أو عبدا أي تزيته واتا لأجر باداشتي كما كاتو بويا کەسی وایە لە ناو نوێژەکە تووشی ئەو دزیە بێت بۆ چاوگەڕەدا سەرگەڕەدا سەربادا بەتایبەت مناڵەکان بەتایبەت مناڵ دەبێ ئاگادار بن هاتنە ناو نوێژ جوان بوەستە ئەم لاولا مەکە فەرمووی ويكره العبث وكراهته هي عبث چییە کابرا خۆی مەشغوڵەکە لە ناو نوێژە سەعاتێکی لەدەست ئاغای لێک دەیجارێ دوو یان عەبایەکی لە شان هەر خەریک خۆیەتی یان خوترێکی لەسەر هەر خەریک یان خەریک ئەمامەکەیت یان خەریک ڕیشێتی دایما یان خەریک جلەکەیەتی ئاوای لێکە ئەمانە عەبەثە لە ناو نوێژایە دروست نییە یان خەریک مۆبایلەکەیەتی هیچ زەڕورێک نییە خەریک مۆبایلەکەیەتی سێرێکە بزانام چێ تەلەفۆنی بۆ کرد ئەمانە هەمووی عەبەثە ئەمانە لە ئەجر و پاداشتی نوێژ کەمەکاتەوە طبعاً ئەمە زۆر جار بەداخەوە بینین هەندێک لە ئەیمەی مزگەوتەکانش ئەم حاڵەتەیان بەسەرهاتوو ئیمامی مزگەوتە سێرەکەی سێر سەعاتەکە دەی خەریک نازانم خوترەکەیەتی خەریک ئاباکەیەتی هیچ داعی ناکا بەڕاستی